بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێت لە ئاڵلقەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵێەوەی بەڕێز و خۆشەویست داین. لە بەرنامەیەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ مامۆستا جەلال دەباغ، ئەندامی پێشووی کۆمیتەی ناوەندی حیزبی شووی عراقی و هەروەها نووسەر و مێژوونووس. لەم بەرنامەیەشدا هەوڵە دەین چەند لاپەڕێک لە ژیانی هەڵبینەوە و شایەتی لەسەر ئەو ڕووداوانە دەدات کە خۆی تێیدا بەشدار بووە یاخود لە نزیکەوە ئاگای لێیان بووە. مامۆستا بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. سوپاسدانەکەم هەر بژین. مامۆستا لە ئاڵلقەی پێشوودا باسی کۆمەڵێ بابەتمان کە تۆزێ پێش کەوتین. حەزەکەم هەر باسی سیاسەتیش نەبێت، تۆزێ باسی شتی تریش بکەین، بە تایبەتی ئێوەکو قوتابیان هاتنی مەلیکی عراق بۆ سلێمانی ساڵی 52 وابزان 56 بوو هاتوانە 53 بەڵێ. تۆ ئەو کاتە لە بیرتەوە ئێوەیەکێ بوونەوانەی کە بەرەو پیری چوون و هاوکات مەلیک مەحموود شێخ مەحموودی نەمر لە داریکەلیەوە هاتبوو بەشداری کردبوو بۆی پێشوازی بکە، بەڵام خەڵکەکە زۆر پێشوازیەکی گەرمیان لە شێخ مەحموود کرد ئەوەی کە لە مەلیشی بکەن. تۆ بۆ خۆت چیت لەبیرە لەسەرەوە؟ من لەبیرمە کە لە قوتابیانەوە یەکێتی قوتابیانی گشتی عێراقەوە و لە برادرانی شیوعیەوە تەکلیفی خەڵق کرا کە بەشداری بکەن لەو خۆپیشاندانەدا. ئەوە خۆپیشاندان بوو یاخود پێشوازی بوومە؟ با بڵێن پێشوازی، بەڵام بوو بە خۆپیشاندان. ئێمەش چوین لە کاتێکە کە مەلیک هات، خەڵق هەندێک پێشوازیان لێ کرد و دوای کەوتن بە چەپڵە ڕێزان. شێخی نەمەر لە داریکەلیشەوە ئەویش بەڕێکەوت بوو گوایە بۆ پێشوازی مەلیک کە لەوێ نیمچە دەست بەسەر بوو. وەڵا کە هات خەڵقەکە زانی شێخ هاتووە، هەموو مۆکبی مەلیکیان بەجێ هێشت و هاتن بۆ پێشوازی شێخ مەحموودی نەمەر. من وەک ئێستا لە بیرمە کە شێخ هات لە لای مشیراواوە ئۆتۆمبیلەکەی لەلایەنی خەڵقەوە وەستێنرا، پێشوازیی گەرمی لێکرا، سایقەکە ئۆتۆمبیلەکەی کوژانەوە، ئەو خەڵقە ئۆتۆمبیلەکان بەرز کردەوە، هێنایان بە بەرزکردنەوە و بە دروشم و بە پێشوازیی گەرم بەرەو سلەیمانی، بەرەو باخی گشتی، هەتا گەیشتنە ئەوێ ئەو ئۆتۆمبیلیان لە ئەرز بەرز کردبوو، کابرای شوفێریش کوژانە بوویەوە. ئەویش هەر سڵاوی ئەکرد بەدەست و سەلامیە کرد. ئەمە هینێک نەبوو بۆ مەلیشی عراق، یعنی وەکو چۆن بڵێ تەحەدایەک بوو؟ تەحەدایەک بوو کە خەڵق لەگەڵ شێخ مەحموودی نەمرایە، لەگەڵ مەلیکی کوردستانە، نەک لەگەڵ مەلیکێکی بیانی غەیری عێراقی داسەپێنراو لەلایەنی حکوومەتی بەریتانیاوە. لە پاشا ئەو شێخ لە ئەسیری و لە هەندستان و لە چۆچۆ گەڕابەوە، لە داریکەلی نیشتەجێ کرابوو وەکو دەست بەسەر. کە هاتە ئەوێ لە بیرم دێ ڕۆیشتن هەتا لای مزگەوتی بنتەبەق، لەو نزیکانە ماڵی نەقیب هەبوو لەوێ، یەکێک لە حەفیدەکان. شێخ مەحموود لەوێ دابەزی، لە ماڵەکە دوو دەرگای هەبوو، لە دەرگایەکەوە خەڵق ڕیزە بوو، پێشوازی بە ڕیز ئەچوونە ژوورێ. ئێمەش چەند مێرمناڵێ بووین لە گەرەکی کانزکان، لە تەلەبەکان قوتابیەکانی مەکتەب بە یەکەوە هاتین، وتمان ئێمەش سەرەمان گرت بچینە ژوورەوە. چوینە ژوورەوە، لەسەر دۆشەشێک شێخی نەمر دانیشت بوو، جلێکی کوردی بە هەیبەت و جامەدانی و هێن مشتیەکەی لەسەرا بوو، مشتی. حتا بە چاوی خۆم دیم ئەفسەر و دەرەجەدارانی عەرەب و غەیری کورد بەڕێز وەستا بوون، ئەچوون لەوێ قاچیاندا ئەدا
ئەژنۆیان دادا دەستیان ماچێ کرد و لە دەرگای ئەولاوە ئەچوونە ژوورەوە ئێمەش کە چوین ئێوە دەستان ماچ نەکرد بە ئیشارەتی کرد بۆمان چوینە پێشەوە دەستمان ماچ کرد دەستی بەسەرمانە هێنا و لەو دەرگایەوە ڕۆیشتینە دەرەوە یعنی بوو بە خۆپیشاندانێکی کوردایەتی گەورە بۆ پشتگیری شێخ مەحموود نەمر و ئەمەش جارێکی تر لە وەختی مەرجی شێخ مەحمووە کە من نووسیمە لە بیرۆوەریەکانمە دووبارە بووە. تۆ بۆ خۆت بەشدار بووی؟ بەشداری ئەوە بووم لە 56 لە بزەبت 9 یا 6 56 کە لە بەغاوە لاشەکەی شێخ مەحموودیان هێنایەوە کۆچی دوایی کردبوو هەر لە کەرکووک و لە دووس خورمات و کەرکووکەوە سەیارە و خەڵق هاتبوون لەگەڵ تەرمەکە هەتا گەیشتنە لای مشیراوە ئێمەش لە حیزبیش و لە یەکێتی گشتی قوتابیانەوە تەوزی کرابووین کە دەورێکی کاریگەرمان هەبێت لەو خۆپیشاندانەدا بۆ بەڕێکردنی تەرمی شێخی نەمر وە ناشتنی. مامۆستا لەگەڵ بڵین یەکێتی قوتابیانی پارتیە ئێوە هینتان نەکرد منافەسەتان هەبوو یەکێتی قوتابیان ئێمە بەقەوت بووین یەکێتی قوتابیانی پارتی هەر دیار نەبوون بەڵام پارتیەکان بەشدار بوون پارتیەکان بەشدار بوون لەوێ کە من هاتم جەماعەتی خۆمان منیان هەڵگرت قسەیان مەسەرشان وتارێکم خوێنەوە لەسەر مەرجی شێخ و بۆ تەمجیدی شێخ مەحموود و 4-5 دقیقە قسەم کرد و بە چەپڵە ڕێزان پێشوازیان کرد و ئیتر هاتم دابەزیم. لەوانەی کە پارتی بوون و زۆر دیار بوون کامەرانی شاعر عەبدولی سووران ئەوەی بێتە یادم و چەند کەسێکی تر ئەوانە دەوریان هەبوو لەگەڵ ئێمە لەو خۆپیشاندانە بۆ پێشوازی تەرمەکەی شێخ مامۆستا ئێستا کە سوکارەکەی باز لەواکەن کە لەلایەن ئینگلیزەوە دەرمان خوارد کرابێ وەڵا قسە هەیە یعنی گوایە بەڵام ئایا دۆکومنت هەیە نازانم بۆ ئەوە دوور نییە یعنی هەموو شتێکە بێ ئەجا ئەوە طبعاً برادەرێکی ئێمە لە ژێر تەرمەکە بوو کە تەرمەکەیان برد بەرەو سزنی سەرەوە بەرەو بەندیخانەی سەرەوە کە بەداخەوە ئەو بەندیخانەیان نەیەشتەوە بیکەن بە مەتحەف کردیان بە باخی دایک کاکە ئەو بەندیخانەیە جەرائیمی تیا کراوە خەڵقی زۆری نیشتیمانپەروەری لە پارتی و لە شیوعی و لە بێلایەن و لەوانە تیا سزن کراوە کەس بە کەس نییە ئەجینە ئەبوایە بکرایە بە مۆزەخانەیەک ئەو کاتە وابزانام شێخ لەتیف لەوێ شێخ لەتیف لەوێ حەفز بوو مزاهرەکە بە تەرمەکەەوە ئەچن بەرەو پیری لە بەردەکی سەرا ئەبێ بە تەقا ئەختەری مەحمووی ساڵح خێزانی هاوسەری هونەرمەندی دەنگخۆش ڕەشۆل لەوێ شەهید بوو لەگەڵ چەند کەسێکی تر لە بەردەکی سەرا ئەوانەی کە تەرمەکەیان هەڵگرت بوو بەریان نەدا بە جادەی مەولەویان سەرکەوتن تا لەوێ تەقە گەرم بوو مەجبور بوون بە بەردەمی مەکتەبی غازی جارانە پێچ بکەنەوە و بکشێنەوە دوای تەرمەکەی لە مزگەوت بگەڕێنەوە بۆ مزگەوتی گەورە لەوێ ئەوانەی کە مابوونەوە 15-16 کەس تەرمەکەیان هەر بەجێ نەهێشت جەماوەریان لە دەور نەما خەڵق ڕۆی بەس ئەوان تەرمەکەیان هەر هەڵگرت بوو هێنان بۆ مزگەوتی گەورە لەوێ کاک سادق کە برادەرم بوو ئەندامی حیزب بوو بۆی جێرامەوە وتی تقریبا 11 گولە بە لاشەکەی شێخی نەمرەوە بوو ناشتیان لەوێ ئێمەش لەوێەوە پاشەکشەمان کرد و هاتینەوە بۆ بەردەشی سەرا دووبارە لە تەجموعەکان بەشدار بووین دەروێشەکانیش لە ریزی پێشەوە بە شمشێرەوە بەشدار بوون و سڵاویاتیان دەدا و
هاواریانە کرد یعنی لە هەموو چین و توێژەکان بەڵێ 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 مامۆستا ساڵی 56 جناب لە خانەی مامۆسایانی سلێمانی وەرەگیریت بەڵێ ئەو کاتە بۆ ئەوەی لەو پەیمانگایە گیاخود لە خانەی مامۆستایان وەربگیرایتایە ینی پێویستی بە هین نەبوو شتی تایبەتی مەسەرەن چوزانم سەر بە حکوومەت بی سەر بەوە بی نام پێویستی بەوە بوو کە ئەبێ هین بکەی ینی لە ئاسایش ئەمنەوە بەڵێ وەرەقەت پێ بێ کە تۆ سەر بە هیچ حیزبێکوانە ینی تۆ ئینسانێکی ئەوەی من کە کابرایەک بەداخەوە نازام دوایی بوو بە پارتییان ناوی حسێن شیروانی بوو ئەم حسێن شیروانیم بەڕێوەبەری ئەمنی سلەیمانی بوو کە چوون بۆ لای بۆ ئەوەی ئەو کتابە وەربگرم چونکە عەدەم المەحکومیە و شتی وا بوو ئەوە نەبووایە قوبڵ نەئەکرای حسێن شیروانی تووڕە بوو وتی تۆ شوێعیت وتم من شوێعینیم سەر بەخۆم وەڵگە چیە من شوێعیم وتی تۆیان دیوە لە چاخانەی ئاوات لە جادەی کاوە شوێعەکان لەوێ دانیشن جاوتم هەچی کەسێ لەوێ دانیشە چای بخواتەوە بێ بە شوێعی وتی نەخێتەوە لەگەڵ فەرەج ئەحمەد تۆیان دیوە ئێوتم فەرەج ئەحمەد تەلەبەیە و برادرم بوو لەگەڵ یا پیاسم کردووە لە واقعا فەرەج ئەحمەد مەسئولی قوتابیانی شوێعی بوو کەسێکی پێشکەوتوو بوو من پەیوەندی حزبی و ئیتیحادیم لەگەڵی هەبوو مراقەبەیان کردبووتی ئەوە قسەکانی ئەو ڕاز بوو نادەینەوە دەریان کردم لە ئەمن باش بنەشیان گرتم وتی پێ ناخەیتە دارالمەعالیمین هاتمەوە بە باوکم و باوکم وتی خەمن نەبێ من عیلاجی یەکەم بە یەکەوە هاتین بۆ سەرا بۆ لای دراوسەیەکمان کە ناوی جەلالی غەریبەفەنی بوو ئەو سامفەوەزی شورتە بوو دوایی بوو بە مەعاون کوڕەکەشی فوئاد جەلال شیوعی بوو هاتین بۆ لای ئەو کە پێی بڵێن ئەو لەوێ نەبوو عەریفی ڕێز عورەفا بوو عەریف بوو لەو دائیرەیە دانیشت وتی ها حاجی ئەمریکا وتی وەڵا عەدەم مەحکومیەکمانەوێ بۆ ئەم کوڕەم بۆ دارالمەعالیمین وتی فەرموو دانیشە دانیشت وتی باسی ئەومان نەکرد کە حسێن شیروانی ڕەفزی کردووە وا بووە وتمان باوکم پێی وت عەدەم مەحکومیەکمانەوێ بۆمان تەرتیب بکەی وتی بەسەر چاو من عەدەم مەحکومیم زۆر لەلایە تازەش هاتۆتەوە هی بەعزێ فەلاح بەس ناوەکەی لەسەرەوە نووسراوە بەڕاستە لێ یەکەمەوە ئەوە ئەڕوا ناوی ئەمێ خەمە سەر ئەو شتانە بە پاراکرا مامۆستا پەنجە و هەموو شتێکی هی ئەو فەلاحەیە ناوەکەی منە وەڵا خۆی بەرز کردەوە باوکم باوەرت بێ ڕوبعێکی دانا لەسەر کورسەکەی ئەویش دانیشتەوە ڕوعەکەی هەڵگرت و قسێ باخەڵێەوە عەدەم مەحکومیەی دامێ لەگەڵ ئەوراقە تەقدیمم کرد قبوڵ کرام لە دارالمەعالیمین ئەوە باسم کردووە لە باشە مامۆستا تۆ باسی ئەوەت کرد وتت ئەمەوێ هەر پرسیارەکە وا بکەم کە حیزبی شوێعی چۆن ئەچووە بەرەیەکەوە لەگەڵ حیزبی بەعس و لەگەڵ ئەوانەیانی ئەم باسی سۆسیالیزم و پێشکەوتن خوازی و یەکسانی و ئەمانە ئێوە چۆن نەتانتوانی لە بەرەیەکە ینی بەبەسم ساڵی 57 لە 57 ئەو هێزە نیشتیمانی و قەومیانە حزبەکەی کامل چادرچی وەتەنی دیموکراتی حزبی ئیستیقلال حزبی وەتەنی دیموکراتی حزبی ئیستیقلال حزبی بەعز کە تازە بوو دامەزرا بوو هەڵوێستیان معادی بوو بە ڕژێم و بە ئیستیعمار حزبی ئێمە و پارتی زۆر نقاتی مشترەکمان هەبوو لەگەڵیانە ئەوە بوو لەبەر ئەوە ئێمە بەرەکەمان دروست کرد ئەوان رازی نەبوون پارتی باشە پارتیان بە جوداخواز ناوە بەردیا چی هۆکارانی لە هەڵوێستێکی قەومیەوە کە ئەمانە کوردن و ئەوان عەرەبن و ئەمانە جیاوازخوازن و ئینفیساڵین و ئەمانە قبوڵیان نەکرد ئێمەش لەگەڵ تەحەدای ئەومان کرد لەگەڵ حیزبی دیموکراتە
هینێکی دووقۆڵی ڕێکخرا بەڵێ هاوپەیمانیەک لەگەڵ ئەمانیشە جەبهەکەم وەرگرا. بەڵێ ئەو وەختە تەبعاان کەسێکی نیشتیمان پەروەری پێشکەوتن خواست سکرتێری پارتی بوو کە هەمزە عەبدوڵڵا بوو. بەڵێ و بۆ ئاگاداریت و بە مەسئولیتەوە ئەیڵێم هەمزە عەبدوڵڵا هەتا مرد کۆمونیزم بوو. بەڵێ بە زۆری چەک لایەن برد. ئای چۆن سکرتێری پارتی بوو کە لە کاتێکا حزبێکی نیشتیمان نەبوو حزبێکی نیشتیمان پەروەرەوە ئەو وەختە بۆ چەپ نەبوو. تەیاری چەپی تیا بوو، تەیاری ئیشتراکی تیا بوو. هەمزە عەبدوڵڵا پیاوێکی نیشتیمان پەروەر بوو باشە و زۆر دەورێکی باشی هەبوو لە دامەزراندنی حیزبە و لە هەڵبژاردننی سەرۆکی نەمەرد بارزانی نەمەرد بە سەرۆکی پارتی دیموکراتی کورد کە ناوەکەی دوایی بوو بە پارتی دیموکراتی کوردستان. بەداخەوە لە دوای 14 تەمووز بە زۆر هەمزەیان دەرکرد و لایەن برد کەسێکی تریان لە جێگەی دانا مامۆستا ئیبراهیم ئەحمەد. مامۆستا ئیبراهیم ئەحمەد وەک ئەدیب وەک نووسەر وەک شاعر وەک پارێزەر کە دیفاعی لە فەلاحەکانە کرد وەک مرەشەحێکی پەرلەمان لە 54 کە لەگەڵ معروف بەرزنجی و ئەوانە هەموو خەڵقەکە ئاوارێ کرد هەڵبژێرن نوێنەرانی ڕاستەقینەی میلەت ئیبراهیم ئەحمەد و معروف بەرزنجی ئەوە گەلێک لایەنی ئیجاب بوو. بەڵام دوایی بەداخەوە ئەو هەڵوێستەی بەو جۆرە نەبوو. لە وەختێکە مامۆستا لەبەرەوەی واڵی لەبەرەوەی لایەنی قەومیەکەی زیاتر بوو یا چی بۆچی بوو؟ لایەنی قەومی تەقەدمی و قەومی دیموکراتی ئەبێ حەلیفی حیزبی شیوعی بێ. ئەبێ گەلێک ئامانجی هاوبەشیان هەیە. بەڵام بەداخەوە مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە دوای ئەوە کە مفاوەزە کرا لەگەڵ مەکتەبی سیاسی لە کوردستان حرەکەیە دروست بوو لە زدی زەریبەی زەوی. لە دژی ئەو زەریبەی زەویە لە منطقەی دووکان و دەربەندی خان و مەبەستە دەوەیە کە بڵێ شۆڕشی ئەیلول دەستپێکی شۆڕشی ئەیلول وانە نە پێش شۆڕشی ئەیلول بەڵێ ئەمە دروست بوو ئەوانە حرەکەیان کرد بارزانی عاجز بوو بۆ ڕۆیشت بۆ بارزان. باشە بەس مامۆستا پێشەوەی ئێمە باسی ئەو شتانەکەم ئەوە ینی بە تایبەتی لەسەرەوە پرسیارم هەیە بەڵام پرسیارێک بۆ مێژوو تۆ باسی ئەوەکەی مامۆستا هەمزە عەبدوڵڵا کۆمونیست بوو ینی هەی عەلە سەلاوە کۆڵێ نەناسرا بوو کۆمونیست نەناسا و بەڵام خۆی کۆمونیست بوو. بەڵێ حیزبی شیوعی ئاگادار بوو لەوەی یاخو ئەندامی حیزبی شیوعی بوو. بەڵێ ئەو کاتی کە پارتیش وەرە ئەندامی حیزبی شیوعی بوو. بەڵێ حتا بیرەوەریەکانی کەوتە لای هاوڕێ کەریم ئەحمەد. بەڵێ نازام چی لێ هاتوتم بە دوایە بگەڕێن بزانین پیاو بیدۆزێتەوە و چاپی بکە. کەواتە مامۆستا ئێوەش وەکو حیزبی بڵێن توودا گەروا بڵێن حیزبی شووی عراقی هەمیشە تا دروستبوونیش یاخو سەرهەڵدانی شۆڕشی ئەیلولیش ئێوە هەمیشە ویستوتانە پارتی وەکو پارویە گوابێ لەبەر دەستانە و قوتی بن؟ نەخێر ویستومانە پارتی حیزبێکی دیموکراتی تەقەدمی بێ هاوپەیمانی حیزبی شیوعی بێ بۆ ئامانجە هاوباشەکان. قەت نەمانویستووە قوتی بین و پارویەک بێ. ئەگەر وا بواە یەکەم مەطبەعەی پارتی لەلایەنی حیزبی ئێمەوە بەهادی پێوی دراوە پێمان نەئەدا. ئەگەر وا بواە ئەو هەموو هاوکاریەی کە کردومانە نەمانە کرد. پێشوازی لە بارزانیەکان و لە پارتی و لە گەڕاوەکان لە سۆڤێتەوە لە بەسرەوە هەتا کوردستان بە تەوجیهی حیزبی شیوعی بوو ئەو هەموو خەڵقە پێشوازیان لێکردن و خەباتیان بەرز هەڵسەنگانن. قەت حیزب نەویستووە هیچ حیزبێ بکا بە پارو قوتی بە ویستوێتی کە حیزبێکی دیموکراتی و تەقەدمی و نیشتیمان پەروەر بێ و هاو فکر و هاو ئامانجی حیزبی شیوعی بێ لەو قۆناغانەدا. ئێمە گەوانە بوو هەر چۆن وابوو یاوانە وانەبوو خەتای پارتی بوو خەتای ئێمە نەبوو. بەڵێ من بە میسال بۆ دەهێنمەوە بە مەلموز کودەتای
هەشتی شوبات بەڵێ قیادەی بەعسیەکان کردیان لەو کودەتایە 100,000 کەسیان گرت خەڵخێکی زۆریان کوشت بەڵێ کەچی جەنابی مامۆستا ساڵح یوسفی برادەری من کە ئەو سەرۆکی یەکێتی نووسەران بوو من سکرتێر بووم زۆر ڕێک بووین و برادەر بووین هات بۆ کوردستان و لە کۆبوونەوەیەکدا بروسکەی مەکتەبی سیاسی پارتی بۆ کودەتا جێرە تاوانبارەکان خوێنەوە ئێستاش لەبیرمە بە عەرەبی خوێنێوتی التقت ثورتنا البيضاء بثورتكم البيضاء كاكا ثوري بيضاء شي او چیان لە خوێنی هەموو میلەتی عێراق و کوردە مامۆستاوان لەگەڵ عەبدولکەریم قاسم لە شەڕا بوون و دوژمنێکیان لە کۆڵ کردوونەتەوە ڕەنگە لەو چێ باسی فاشست ئەوان ئینقلابیان کرد لەسەر قاسم ئێجا ئێوەش لە 50 تا لەگەڵیان ناو پەیمان نەبوون نەچوونە بەرێک ئەوە جیابوو ئێمە خۆ لەگەڵ هەموو لایەنێکە کە مووقفی دی ما من یەک شتی بۆ باسکەم بە میسال مادام لەسەر تەجربەی تاریخین هۆشی منە سەرۆکی ڤێتنام کرێکارێکی چێشتخانەیەک بوو لە پاریس حزب هەری بژارد بە سکرتێری حزب جوابیان بۆ نارد هاتەوە بۆ ڤێتنام تەسەورکە لە ئەو پەڕی چەپەوە کە شیوعیەکان بوون تا ئەو پەڕی ڕاست کە بودیەکان بوون هەمووی لە یەک جەبهەی موحەدا کۆکردنەوە 36 حیزب و جەماعەت و کۆمەڵ مسارعەی ئەمریکایان کرد ئەمریکایان بەزان ئەو ئەمریکا گەورەیان بەزان ئەجا مامۆستا حیزبی شوێیی ئەو هۆشیمینەی نەبووە بۆیەوە بوو هۆشیمینی هەبوو ئەڵێم هەیبوو کەسی مەی بە ئەوێ من باسی پارتی و ئەوە بووە پارتی ئەبوایە هەوڵ بدا هەموو هێزەکان یەکخا هەموو هێزەکان لە بەرێشی نیشتیمانی کوردستانی یا عێراقی کۆکاتەوە لە دژی کودەتا جێران باش ئێوە لەگەڵ عەبدولکەریم قاسما بوون ینی لەگەڵ عەبدولکەریم قاسمان بووین لە دژی کورد نەبوو ئێمە بووین مزاهراتمان کرد و لە وەختی عەبدولکەریم قاسما هاوارمانە کرد کە کوشتار بوەستن لە کوردستان تێگەیت لەوێشە دەیان تەسحیەمان داوە بە ژیانی هاوڕێیان و بەگرتنی سەدان و هەزاران کەس باشە مامۆستا باسی ئەواناکەین بەڵام دەوری سۆڤێت چی بوو لە مەسەلەن گۆڕینی حکمی مەلیشی بۆ کۆماری هێنانی عەبدولکەریم قاسم ئاگاداری ئەو وەسع و شتانە هەبوو سۆڤێت نەخێر دەورەکەی هەر ئەوە بوو کە جمهوریەتی عێراقی ئەعلان کرا وەکە شۆڕش بۆ شۆڕشێکی حەقیقی و ڕژێمی پاشایەتی ڕووخێنرا ئیتیحادی سۆڤێتی وڵاتە ئیشتراکیەکان لایەنگیری شۆڕشیان کرد و لایەنگیری گەلی عێراق و هەڕەشەیان کرد کە هیچ لایەنێکی ئیمپریالیزم تەدەخل نەکا ئەوە دەورێکی زۆر چاک بوو کە جێرایان ئەی مامۆستا لە هینە ینی کە ئێوە بەشدار بوون لە ئینقلابەکە یاخود لە شۆڕشەکەیە شۆڕشی 14 تەمموز تۆ ئەڵێ ئینقلاب نەبوو جا خەڵک واڵێ بەشێڵێنی بۆچی بوو بە شۆڕش بەڵێ ئینقلابێکی ئەسکەری بوو باشە بەس ڕەسەن بوو بە شۆڕش مامۆستا خۆی یەکەم شتیانەوە بوو کە ماڵی مەلیک و جەماعەتیان هەموو خەتڵ عام کرد دەستیان خۆش بێ ئەوە جەماهیر کردی باوەرت بێ مخەتەت نەبووە نە قاسم نە شۆڕش بیکە بەڵام جەماهیر داغ لەدڵ بوو بەرامبەریان ئەوە تۆ لەوە گەڕێ بەس بۆ لەسەر ئەوەی کە بڵێ ئەم ئینقلابە چۆن بوو بە شۆڕش بەڵێ جا حەزەکەی پشوویەگەین و دوای ئەوە بۆم باس دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆ لە دەین لەگەڵ مامۆستا جەلال دەباخ مامۆستا ئەدویست بۆمان ڕوونکەیتەوە من وتم ئینقلاب تۆ تقریبان پێت ناخۆش بوو بەڵام خۆ لەلایەنی مێژوویەوە زۆر جا باز دەکرێت وەکو ئینقلاب و مغرزین و معادین بە مەسەلەی گەل و نیشتیمان ئەڵێن کودەتا بووە کودەتایەکی ئەسکەری برێن ئامەنا ئەوە ڕوویدا بەڵام بۆ شۆڕش بەچی یەکەم بەو تەئیدە جەماوەریە فراوانەی کۆمەڵانی خەڵک
دووهەم بەو قانونە باشانەی کە بڕیاریدا قانونی ئیسلاحی زەراعی بۆ قانزازی فەلاحەکان خۆی لە خۆیان شۆڕشێک بوو قانونی ئەحوالی شخصی بۆ قانزازی ئافرەتان خۆی لە خۆیان شۆڕشێک بوو بۆ ئەو قانونانە پاشان حکمێکی وابەستەی ئیستیعماری تێکشکان لە جێی ئەو نەک مەلەکیەت و حکمێکی مەلەکی بەڵکو جمهوریەتی ئیعلان کرد ئەمانە و گەرێک هەنگاوی تر ئەوەیان کردە شۆڕشێکی تەواو ئاشکرا کە ئەوانەیە ئەڵێن کودەتا بووە بە غەرەزە ئەڵێن و لە بەعزێکیان لەگەڵ دوژمنانی گەلی کورد و گەلی عێراقا یەکدەگیر دەبنەوە لەگەڵ ڕێزم بۆ ئەفکاری هەندێک باشە مامۆسایی لە کوردستان حیزبی شوێعی و بڵین پارتی دیموکراتی کوردستان چۆن پێشوازیان لەو ئینقلابە کرد ئەوەی بەلامەوە سەیرە هەر لە یەکەم ڕۆژەوە هەم پارتی و هەم شوێعی نازانن ینی تەنها ئەوەندەیە مەلیک نەماوە بۆ بە کۆماری هەر لە یەکەم ڕۆژەوە ئێوە کردان بە شاوی لۆغان و دەهۆڵ زوڕنا و پشتیوانی لە قاسم و ئەمانە ئەمە چی وای لێکردن یەکسەر بەشان و باڵی خۆمانەوە نەبوو بەڵێ ئەمانزانی کە شۆڕشی قەومەوە پێم وتی لە حەڵقەی پێشووە لە 12 مانگە نووسراوێکی ناوخۆیی بۆ تەنزیماتی حیزب بڵاو کرایەوە کە بەم زوانە ڕووداوێکی گرنگ ڕوو ئەدات کە خەڵک خۆی حازر بکە کەواتە لەو ڕوانگەیەوە بوویەوە پشتیوانیتان کرد بەو شێوەیە بەڵێ نەک تەنیا لەو ڕوانگەیەوە لە قانونەکانی شۆڕشی 4 تەمووز لە دامەزراندنی کۆماری عێراق لەو هەموو هەنگاوانە پارتیەکانیش و شوێعەکانیش و هەموو لایەنەکان هەستانە سەر پێ بۆ تەئید و پشتگیری ئەم شۆڕشە ئەو شۆڕشە بوو کە یەکەو ڕاست قەراریدا بارزانیەکان بگەڕێنەوە و ئیشەکەیانی بە ئیشێکی نیشتیمانپەروەری لە قەڵمدا ئەو شۆڕشە بوو کە قەراریدا فەهد و حازم و سارم کە ئیعدام کراون لەلایەنی حکمی مەلەکیەوە لە پێناوی گەل و نیشتیماندا تەسحیەیان داوە و ئیعتیباریان بۆ ژێڕایەوە هەموو ئیعتیبارێکیان بۆ ژێڕایەوە لەبەرەوە سەرجەم میلەت تەئیدی کردن هەتا ئەو وەختەی کە بەداخەوە قاسم تێوەرگەڕایەوە قاسم تێوەرگەڕایەوە ئەبێ ئەو ڕاستیە بزانرێ بۆیە بارزانی نەمر ڕۆی بۆ بارزان بە ڕسمی زانرا کە ئەمانە 12 ساڵە لە شۆرەوین لەوێ داڵە دراون و ئێستا شۆڕش بوو ئەگەڕێنەوە خاچی نیشتیمانی خۆیان وە کەسانی نیشتیمانپەروەر و ڕۆڵەی شۆڕشەکەن کە پشتیوانی کۆماری مەهابادیان کردووە کۆماری کوردستان لە مەهاباد بە قیادەی پێشەوە قازی محەممەد لەو گۆشەنیگایەوە خەڵقەکە ئەیڕوانیە بارزانیەکان شوێعەکانیش هەموو ناڵێم هەموو ڕەنگە هەبوو بێەوەی زانی و بارزانی شوێعیە یا ئەبێ بە شوێعی ڕەنگە هەبوو بێ بەڵام بەداخەوە وایە یعنی سیاسەتی دواتر بە نەوعێکی تر وایە یعنی وەکو کاک مەسعود لە کتێبەکانیان باسی کردووە شۆڕشی ئەیلول بوو بەهۆی لاوازکردنی حکمی قاسم و ڕێگە خۆشکردن بۆ ئینقلابی شوباتی 63 خۆ پارتیش و مەلا مستەفاش لە سەرەتاوە تقریبن لەگەڵ شۆڕشەکەیان نەبوون لەگەڵەوە بزوتنەوە جوتیاریەکەیە بەڵام عەبدولکەریم قاسمیش بە شێوەیەشی وەکو کورد دەڵێ پیاوانە نهاتە پێشەوە و هات هەموو کوردستانی بردومان کرد و یعنی بۆچی لایەنەکە سیاسەتمان لەو وەختا ڕاگررتنی کوشتار بوو و ئیدانەمان کرد و داوامانە کرد بە ئاشتی مەسلەی کورد چارەسەر بکرێ و مفاوەزات بکرێ لەگەڵ قیادەی بارزانیە باشە مامۆستا لە سلێمانی ئەڵا پێم خۆشە باسی سلێمانی بکەین ئێوە چۆن پێشوازیتان کرد لەو شۆڕشە یعنی چیتان کرد لە سلێمانی چی کرا
وەکو حیزبی شوێعی وەکو پارتی وەکو لایەنەکان من لە بیرەوەریەکانە باسم کردووە کاتێ شۆڕشەکە بوو من لە دۆری نسێ بووم لە قەڵاتزیە بەڵێ لەوێ لە ترانزیستۆرێکەوە گوێم لێ بوو لەگەڵ یەک دوو برادری خۆم هاتین بەڕاکردن بۆ قەڵاتزیە سیرمان کرد جەماوەری قەڵاتزیە کۆبوونەتەوە بە قیادەی مەحموودی حاجی حەمەڕەش کە ئەندامی مەحەلی سلەیمانی بوو حیزبی شوێعی بەڵێ بەڵێ ئەمە لە یەک هەیئەتا بووین دواتر بەڵێ ئەنجا ڕسمی مەلیک و وەسی و ئەوانە لە هەموو دایرەکان دەرهێنرابوون لە ژێر پێی جەماوەرا بوون مەحموو کە منی دی هات بە پیرمەوە وتی چیەکەی میوان بەوتم وەڵامەوە نیازم وایە بڕۆمە بۆ سلێمانی بەڵێ ئیتر پاش تۆزێک چووم سواری ئۆتۆمبیلم و هاتمە بۆ سلێمانی ڕۆژی 16 من لە سلێمانی بووم بۆ حەڤە لە بەردەچی سەرا هەموو خەڵق کۆ ببووەوە منیش هاتم مام جەلال خوتبەی ئەدا گەنجێکی قۆز بوو بە جلی کوردیەوە لە جێگەی یانەی ئەفسەران کە ئێستا لەو شوێنەی پەیکەرەکەی شاعری گەورەی کورد فایق بێکەسی لێدانراوە ئالەویا نادی بوو یانە بوو یانەی ئەفسەران بوو خوتبەی ئەدا جەماوەرەکەی ئێمەی بردە پێشەوە من گەیشتمە لای مام جەلال وەستام هەر خوتبەیدا وتم مام جەلال نۆرەی من نییە وتی بەرەوەڵڵا وتی فەرموو هاورە جەلال خۆی وتم زۆر سوپاس مووقفێکی زۆر منطقی و پیاوانەی هەبوو بە هەموو گەڕەک و ناوچەکانی سلەیمانیا گەڕاین هاوارمانە کرد بۆ تەییدی زعیم عەبدولکەریم قاسم لە دژی حکمی مەلەکی بۆ ڕسواکردنی کردەوەکانی حکمی مەلەکی و بۆ باسی یاساکانی شۆڕشی چواردەی تەمووز و ئەو ناجە تازەیە مامۆستا دەوری نووسەران و ئەدیبان بە تایبەتی شاعیرەکان چی بوو لەو کاتێ وەڵات دەورێکی باش بوو خەڵق هەمووی لەگەڵ شۆڕش بوو دوای من مەسەلەن سیرمان کرد ئەحمەد غەفور هات ئێمە گەڕاینەوە بەردەی سەرایتر سیارەیەک وەستا بوو من سەرکەوتمەوە سەر سیارەیە گەورێکی گەورە بوو میکرۆفۆنیشمان هەبوو تۆزێ قسەم کرد سیرم کرد ئەحمەد غەفور لە خوارەوە وەستاوە ئەحمەد غەفور کادرێکی متەقەدیم بوو لە جیلی پێش ئێمە بوو و ئینسانێکی خەتیب بوو و وەستا بوو ئیشارەتیان کردم کە ئەوێ بێ قسە بکەوە منیش چوومە خوارەوەتم فەرموو هاوڕێ ئەحمەد هاوڕێ ئەحمەد غەفور سەرکەوتە سەرێ بە دەنگی خۆی خوتبەی ئەدا و جەماوەری هان ئەدا بۆ پژگیری شۆڕش بیلموناسەبە ئەو کەسەی کە لە ڕادیۆی کوردیەوە لە یەکەم ڕۆژەوە هاواری ئەکرد برای ئەحمەد غەفور بوو شەوکەت غەفور بابان بوو ئەوی شوێعی بوو ئەویش دەنگێکی خیتابی زۆری هەبوو لە یەکەم ڕۆژی شۆڕشەوە ئەو دەنگە بوو کە مژدەی ئەدا و بەیانی یەکەمیانە خوێنەوەمان بەڵێ مامۆستا زۆر ژەرباسیەوە کرێت کە حیزبی شووی عراقی بەردەوام یاخود سێبەری سۆڤێت بووە ئەوە ڕاستە قەت ڕاست نییە سێبەر بوو بێ ئێمە هاوڕێی سۆڤێت بووین حیزبی شووعی سۆڤێتمان بە پێشڕەوی حرەکەی کۆمونیستی دنیا ئەزانی شۆڕشی سۆسیالیستی مەزنی ئۆکتۆبەر لە حەڤەی تەمووزە لە حەڤەی ئۆکتۆبەرە کە ڕوویدا شۆڕشێکی نیشتیمانی پرۆلێتاری بوو ڕژێمی قەیسەری لە ناو برد ڕژێمی سۆسیالیستی هێنایە کاراوە لەبەر ئەوە ئێمە و هەموو حرەکەی شیوعی عالەم ئەو حیزبەیان بە پێشرەوی حرەکەی شیوعێتی عالەمە زانی نەئەبوو کەسێ شیوعی بێ و لە حیزبی شیوعیا بێ لە عینی وەختە معاداتی سۆڤێت بکە کەواتە ئێوە گوێڕە ینی ئەتوانین بڵین مەسەلەن فەرمان ئەمر چوزانم فەرمان نێ بە ئەمن ئەمر و فەرمان لە قیادەی خۆمانەوە بوو قەت ڕۆژێ لە ڕۆژان سۆڤێت تەدەخولی مباشری نەکردووە
بڵێ ئەوە بکەن و ئەوە مەکەن بەس ئێمە خۆمان ئەوانەی ئەوانمان بە نەزەری اعتیبار وەرەگرن. بەڵێ ئەی مامۆستا ئەگەر وایە بۆچی مەسەلەن حیزبی شوێعی کە بە ملیۆن خەڵکی خستە سەر جادە و ڕێپێوانیە کرد لە دوای چواردەی تەمووس بۆچی دەسەڵاتی نەگرتە دەست؟ ئەمە ئەو پرسیارەیە کە زۆر کەس دەیکات و تا ئێستاش ینی وەڵامێکی ڕوون نییە. خەڵگەڵێک ئەمە بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە گوێڕایەڵی سۆڤێت بوون سۆڤێت نەیویست وەزعەکە تێک بە ئەوە هەر ئەوە بە تەنیا ڕاست نییە بەسکەواتە ڕاستە یانیەگە بە تەنیا نا بەڵام بەشێکی ڕاستە حیزبی ئێمە هیچ بەشی ڕاست نییە. حیزبی ئێمە خۆی سیاسەتی خۆی دیاریەکە بەڵام ئەوەی بە نەزەری اعتیبار وەرەگرت کە سیاسەتی حیزبی شیوعی سۆڤێت و دەوڵەتی سۆڤێت چۆنە خۆی لەلایەنی خۆیەوە بە نەزەری اعتیباری وەرەگرت. من نەمبیست ڕۆژێ لە ڕۆژان سۆڤێتەکان شتێکیان فەرز کرد بێ بەسەر حیزب هیچ وەختێک. ئەوە جا ئەوە یەک دوو لەو زروفا کە تۆ باسیەکەی ئێمە لە وەسیقەی تەقی ماوتومانە خەڵگەڵێ لە هەموو وەختێکە ئەتوانی بێن سەر حکوم ئەوە ڕاز نییە. لە وەسیقەی تەقیمەکە یەک جار توانی ومانە بێتنە سەر حکوم ئەویش ئەوە بوو کە محاولەی اختیاری عەبدولکەریم قاسم کرا لە ڕاس القەریە لە ڕاس القەریە کە سەدام نیشتیا بەشدار بوو عەبدولوەهاب غرێریش تیا بەشدار بوو. لەوێ قاسم برینار کرا ئەوانە یەکدوانێکیان لێ کوژران و یەکدوانێکیان ڕایان کرد. برادەران هاتن قاسمیان بردە ماڵی یەکێک لە برادەرانی تەنزیمی عەسکەری ئینجا ماجید محەممەدەمین بوو یا ئەوی تریان ناوی چی بوو لەوێیاندانا لیجنەی عەسکەری ئیقتراحی کردبوو کە ئێستا ئەو برینارە و لەو ماڵە تەداوی ئەکرێ و ئیحتیمامی پێ ئەدرێ با ئێمە قەرارێک دەرکەین بڵێن بینە سەر حکوم بە چ معنایەک حکوومەتی عەبدولکەریم قاسم وەکو ئینقلاب مامۆسا نە عەبدولکەریم قاسم ئیعلان بکەین بە سەرۆکی کۆمار مەجلیسی سیادە کە سێ کەس بوون ڕبێعی و خالیدی نەقشبەندی هەڵەبجێ کە لە هەڵەبجە قایمقام بۆ وەختی خۆی سێ کەس بوون یەکی تریان نازاناوی چی بوو پێیانەوتن مەجلیسی سیادە مەجلیسی سیادە حەل بکەین ئەندامەکانی مەسئولیەتیان بینێ لە هەرێکی لەلایەک و عەبدولکەریم قاسم بکەین بە سەرۆکی کۆماری عێراق ئەجا ڕئیس وزەرا لە خۆمان دابنێن و حکوومەت دروستکەین بە بەشداری بۆ نەتان کرد غەڵەتە ئەڵێ غەڵەتە نەکرا قبول نەکرا هاوڕێیانی مەکتەبی سیاسی قبولیان نەکردووە آخر سەبەبێکە بوو ینی ئەوانیش معلومە بێ سەبەبێکیانە بوو سەبەبەکە غەڵەتەوانیاچی بوو ئەرێ نابێ ئەوە نەکەین چونکە ئەوە ئەبێ بەکردەوەی ڕەنگە خەڵقی تر ئیمپریالیزممانە ئیستیفزاز بکە ڕەنگە فەشەل بێنین ژێرکەوتوو بین لەبەر ئەوە نایکەین ئەوە ناکەین هەر تەئیدی عەبدولکەریم قاسمەکەین ئەمە بە غەڵەت دانراوە لەلایەنی حیزبەوە لە وەسیقە کەواتە ئەو بەس ئەو جارە فرسەتان بۆ هەڵکەوتووە کە بیکەن فرسەتی لە 100% ئەو جارە ئەی ئەو هەموو خەڵکای مزاری بۆکردن و چەپڵەی بۆ لیان خۆشەر نییە ئەو هەموو خەڵقا قیادە کە نەیکە خەڵقەکە چی بکە قیادەیەکی ئازاتان هەبوو مامۆستا یاخود پێدوانی هەندێ لە قیادەکانتان ترسنۆک بوون نا قیادەکەمان هەمیشە ئازا بوون مجەرەب بوون کەمترینیان مەسەلەن حکمی ئەعدامی هەبووە حکمی 20 ساڵ و دائیمی هەبووە کۆری نەداوە قەت ترسنۆک نەبوون بەڵام هەڵەیان کردووە ئەوە شتێکی ترە بەڵێ مامۆستا ئەوەی هەندێک جار جا نازانمەوەکو نوکتەیە پارتیەکان دروستیان کردووە یا خەڵکی تر ئەڵێن هەر لەو مەسەلەی سۆڤێت و حیزبی شوێیە ئەڵێن لێرە لەوێ بارانەباری لێرە چەتریان هەڵەیە نەخێر وەڵامی ئەوە نادەمەوە کە شتێکی زۆر بێمەعنایە
لە نووسراوی بە نووسینی شێ مامۆستا هەچی بنووسری ڕاستە شتی زۆر هەیە نووسراوە لە سەدی میلەتی کورد و هەمووی درۆ دەلەسێ و فشاوە هەچی بنووسری ڕاست کەواتە ئێوە سیاسەتێکی سربەخۆتان هەبووە بەڵێ بەڵێ بەڵام لەژێر تەسیری سۆڤێتە بەو معنایی کە بۆم باس کردی حزب خۆی بە نەزەری ئەتیباری وەرگرتووە سیاسەتی سۆڤێت و سیاسی حزبی شیوعی سۆڤێت ئەوان ڕۆژێ لە ڕۆژان من نەمبیستووە و تەحەدای هەر قیادەیەک هەر کادرێکەکەم کە ڕۆژێ لە ڕۆژان هاتبن فەرزیان کردوێ شتیوان نەبووە باشە ئەی مامۆستا لە کاتی بڵێن ئەو سەردەمەی عەبدولکەریم قاسمە حیزب یەک دەنگ بوو یاخود ئاراستەی جودای تیا بوو بێگومان کە حیزبێکی گەورەیە ئەو جەماوەرە زۆرەی هاتووە لە پێشە چەند سەد کەسێک بوو لە سجن و لە دەرەوەی سجن ئێستا بوو بە حیزبی سەدان هەزار کەس طبیعی ئەفکاری جیاواز هەیە ئیتیجاهاتی جیاواز ئەبێ دروشمی با من ئەوە لە نزیکەوە بۆ شەرحکەم دروشمی عاش الزعيم عبد الكريم حزب الشيوعي للحكم مطلب عظيمي ئەم دروشمە بە هیچ جۆرێ حزب نەبووە من باس سلێمانی بووەکەم کە تۆتەوێ لە سلێمانی ئێمە وەرەقەیەکمان لە محەلیەوە نووسی کە دروشمی ئەم مزاهراتانە ئەمانەیە ئەمە ساڵی 58 کە ئەمانەیە ئەو دروشمانە دیاری کراوە کەس نابێت لێی دەرچێ کابرایەک لەو لاوەلدێ لە خۆیەوە ئەڵێ عاش الزعيم عبد الكريم حزب الشيوعي للحكم مطلب عظيمي هەموو جەماوەرەکە دروستمەکەیان گۆڕی شتێکی جوانە خۆشە پێیان خۆشە نازانن نازانی یەک دوانێک کردویانە هەموو جەماوەر گرتیە دەم ناوەکانیان ناڵێن مامۆستا نا من نازانم چێ بووە لە عەفەوی بەڵێ عەفەوی خەڵقێک لەوێ لە خۆڕاوای وتووە هەموو جەماوەرەکە دروستمەکەیان کرد بەوە عاش الزعيم عبد الكريم ئەوە بەس لە سلێمانی بووە لە بەغاش عینیشت ڕوویاوە ئەی تۆ نوکتەکەی تارانە نەبیستووە کامەیە ناوە لە تاران ئەڵێ کۆبوونەوەیکی گەورە بووە لە زمانی ئەم شۆڕشی بەناو ئیسلامیە میکرۆفۆن و شتیان داناوەمانە کارمەندەکان وەکو ئەم برادەرانە وارێکیان ڕاکێشاوە بۆ ئەوەی میکرۆفۆن دابنێن و ئەوەی بگەن یەکی چاوتی بکەش یعنی ڕای کێشە ئەو وایرە بۆی دایبنێ جەماوەرەکە هەمووی وتۆتی بکەش ئەو تۆتی بکەش شعار نییە ئەمان هەموو توێنە بکەش شعار نییە نە شەرقیە و نەغەربیە بوو بە شعارێ جەماوەرەکە لێتەوە اینجا ئەمە نوکتەیە بەڵام واقعێکی هەیە ئەگەر وا بێت جەماوەر هوشیار نییە ئەگەر وا بێ جەماوەر ئێستا هوشیار نیە وەختە هوشیار نەبوو کوا جەماوەری ئێستا قڕیان کرد بە سەریەکەی جەماوەرە هوشیارە باسی ئەو کاتەکەین ئەو کاتەش نیسبەت بەو کاتە ئەو وشیاری نەبوو تازەواتە مامۆستا توانین بەانی بەهین بڵێن کە حیزبی ئەو کاتە سوء استفادەیان لە عەقڵی جەماوەرە کرد نەخێر قیوای ڕەجعی و ئیمپریالی سوء استفادەیان لە عەقڵیەتی جەماوەرە کرد نەک شیوعیەکان نەک جەماوەر نەک حیزبەکان بەڵێ یعنی ئەوەی مامۆستا بۆچی هەچی شتێکە بەهینی ئێوە بێ قەددانی پیانانێن واقع ناوێ واقعەکە وایە من واقعی بۆ بازەکەم من لە ئیندیفاعەوە ناکە شیوعیم و ئیندیفاع بۆ حیزب لە واقعە پێت ئەڵێم کە ئەمە واقعە نەک ئەوەی کە لە ناو خەڵقا دیعاە ئەکەن زدی حیزبی ئێمە و ئەنوا و ئەشکال قسە هەڵبست مامۆستا لە کوردستان کەسایەتێکی گرنگی وەکو مامۆستا گۆران لەسەر ئەو چیت هەیە تۆ لە نزیکەوە مامۆستا گۆران تۆ خۆ دەزانێت شاعرێکی نێخواز بوو نیشتیمان پەرۆر بوو ئەندامی حیزب و شیوعی بوو هەتا شۆڕشی چواردەی تەمووز لە سجنا بوو دوایی بەر بوو ئێمە پێشوازێکی گەرممان کرد لە بەهادی نووری
لە مامۆستا گۆران لە نایب عەبدوڵڵا بە دەرەجەی ڕئیسی ئەم سیانە یەک دوانێکی تریش لە سلێمانی کۆبوونەوەیکی گەورە کرا دکتۆرە عیزەدین مستەفا ڕەسوول کە شیوعی بوو ئیدارەی ئەو کۆبوونەوەیە کرد و خەڵقەکەی پێشکەشە کرد باسی هەرێکیانی کرد و قسەی دانێ هەرێکەیان باسی کرد باسی شۆڕشی کرد باسی خەباتی پێشووی حیزبی کرد لەوانە مامۆستا گۆران مامۆستا گۆران شیعرێکی خوێنەوە کە لەسەر شۆڕشی چواردەی تەمووز نووسی بووی لە سژن بەڵێ لە پێشان دوای یا لە زووەریانان ینی دووسێ هەفتەی خایانە تا بەربوون شیعرێکی نووسی و شیعرەی خوێنەوە وابزان بتەوان بوو بە ناوی بتەوان ئەوەی خوێنەوە ئەوانەی تر باسی تێکۆشانی حیزبیان کرد و جەماوەرێکی زۆر پێشوازیان لێ کرد دوایی دکتۆر عیزەدین دوای تەرحی بۆمانە کۆتایی بەوە هێناوەتی با ئەم برادەرانەش بگەڕێنەوە بۆ ناو ماڵ و مناڵ و کەسی خۆیان ئیتر ئەوانش ڕۆیشتنەوە یعنی ئاوا پێشوازی لە بەندیەکان کرا بەس تۆ لە نزیکەوە ناسیتەوە چێ مامۆستا گۆران بەڵێ ئیتر دوای ئەوەش بوو بە ئەندامی وەفدێک بۆ ئیتیحادی سۆڤێتی لەگەڵ شێخ لەتیفی حەفید ڕەحمەتی کە دۆستی هەمیشەیە حیزبمان بوو لەگەڵ خەڵقانی تر نوێنەرانی وابزان پارتیشی تیابوون وەفدی ئاشتی بوون کۆنفرانسی ئاشتی ڕۆیشتن بۆ مۆسکۆ لەوێشەوە ماوەیەک لەوێ بوون و گەڕانەوە دوایی مامۆستا گۆران بەداخەوە تووشی نەخۆشیەک بوو لە 62 بوو وابزانم حزب ناردی بۆ مۆسکۆ من و کاکە حەمەی مەلاکەریم لە یانەی سەرکەوتنی کوردان بووچی بوو لە بەغا وتی ئێستا مامۆستا گۆرانێت پێشوازیمان لێ کرد لەگەڵی دانیشتینەوە شەوە بۆ بەیانی ئەڕۆی بۆ مۆسکۆ بەڕێمان کرد بۆ ئەوێ ئیتر بەداخەوە دوایی منیش کە ڕۆیشتم بۆ ڕۆمانیا تۆ نەبینیەوە نەمبینیەوە ڕۆژنامەی ژینم بەدەستەوە بوو نووسراوە مەرجی شاعری گەورەی کورد مامۆستا گۆران ڕسمەکەشی تیا بوو ئیتر ئەوەم هەڵگرت و وەختی خۆی کە لەگەڵ نازم حکمەتە یەکترماندی پیشانماوتم ئەوە مامۆستا گۆرانە باسی حیاتەکەیم بۆ کرد باسی شتەکە زۆر باشە مامۆستا ئێمە لە ئەڵقەی داهاتوودا کەمێک باسی نازم حکمەتیش و بینی ئەوانە و ڕادوێ لە هەنگاریا بوو لە بولغاریا لەوێ جەنابەت لەوێ ئیشکاری ڕادوویەکەیت و کۆمەڵێ بابەتی تری گرنگی مێژووی کە پەیوەندیان بە ژیانی تۆ بە حیزبی شوێی عراقیەوە هەیە بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتی نەکۆتای ئەڵقەیەم جارەمان پێکەوە پرۆمێ ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتان نەسپێرن زۆر جار باسی ئەوە کردی ئەڵێ کە حیزبی شوێعی چۆن ئەڵێن یانێ هیچ نەبێت تۆرانیەکان واڵێن کە کۆمەڵکوژی کردووە لە بەرامبەر بە تورکمانەکان تۆرانیەکان و هەندێک کەسانی نۆکەر چوو بوون ڕسمی شۆڕشی جەزائیر و ئیستیعماری فەڕەنسی بەرامبەر گەلی جەزائیر و کوشت و بڕەکەیان هێنا بوو وتویان ئەوە لە کەرکووک ڕووی داوە ئەوانەی پارتیە بێ بەس ناویوانەی خۆتان نامێت من نامەوێت ناوبەرم ناو هەیە کادیری پارتیە چنگی بە خوێنی دێها هاوڕێ ئێمە سوورە نورەدین کیانووری کە باسی قاسملۆ دەکرد شێ دەبوو وایان تێگەیان بوو کە جەمال حەیدەری لە دژی ئەوە و لە دژی مافی کوردە